سلااوان لێبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. چالاکی گەنجانی شۆڕژگەڕی سنا بۆ ڕێزگرتن لە یادی ڕامین حسەن پەناهی و هاوڕێکانی، کۆبوونەوەی خانشینکراوانی تامین نیشتمایی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕزایەتی خەڵکی سنا لە ئاز نەبوونی شیری وشک بۆ منداڵان، میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و دەست بەسەرکردنی هاوڵاتیان، برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، بانگشتی فەرهاد شەیخی چالاکی کرێکاری کورد بۆ دادسەرای کەرەج، بەشداری نەکردنی وریشە مۆرادی و پەخشان عەزیزی لە جەلسەی دادگایی و کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە تاران و ئیسفەهان. دەستپێکی هەواڵەکان. چالاکی گەنجانی شۆڕژگەڕی سنا بۆ ڕێزگرتن لە یادی ڕامین حوسێن پەناهی و هاوڕێکانی، بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی یەکشەممە 19 خەرمانان کۆمەڵێک لە گەنجانی شۆڕژگەڕی سنا لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی ڕامین حوسێن پەناهی لوقمان و زانیار مۆرادی کرد. بەپێی ئەو راپۆرتە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی شاری سنا با بڵاوکردنەوەی پلاکارد و ترا لە دەوروبەری چیای ئاویەر یادی سێ بەندکراوی سیاسی لە سێدارەدراو بە ناوەکانی ڕامین حوسێن پەناهی، لوقمان و زانیار مورادیان بەرزڕاگرتووە. بەشداربوونی ئەو چالاکیە بەڵێنیان داوە کە تا دوا دڵۆپی خوێن درێژەدەری ڕێگای بەرزی گیان بەخکردوانی ڕێگای ئازادی بن. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین نیشتمایی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 18 خەرمانان خانشینکراوانی تامین نیشتمایی لە کرماشان، شوش، تاران و ئاهواز بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی تامین نیشتمایی لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری ئازادی ئیسماعیل گرامی و شەریفە محەممەدی دوو چالاکی کرێکاری بەندکراو بوون و با وتنەوەی درشم پشتیوانی خۆیان لە مانگرتنی پەرستەران ڕاگەیاند. خانشینکراوان خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی خەڵکی سنا لە ئاز نەبوونی شیری وشک بۆ منداڵان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 18 خەرمانان دانیشتوانی شاری سنا لە ئاز نەبوونی شیری وشکی منداڵان ناڕزایەتیان دەربڕیوە. بەوتەی هاوڵاتیان شیری وشکی منداڵان زۆر نایاب بووە و سەردانی چەندیر دەرمانخانەیان کردووە و دەستیان نەکەوتووە. ناڕازیان ڕۆژی ڕابردوو سەردانی ناوەندە حکوومەتیەکانیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە و نیگەرانی تەندروستی مناڵەکانیانن. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و دەستبەسەرکردنی هاوڵاتیان. ڕۆژی یەکشەممە 18 خەرمانان 4 شارۆمەندی خەڵکی شارەکانی دیواندەرە و مەریوان بە ناوەکانی محەممەد ئەمینی، نەوید شەریفی، فەرهاد قەمەری، فواد مۆرادی و ماردین دێحقانی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. لەگەڵ نزیکبوونەوە بە دووهمین ساڵڕۆژی شۆڕشی ژینە، ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر شارەکانی کوردستاندا زاڵ کردووە و دەستی داوەتە ڕەشبەگیری هاوڵاتیان. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە هەلیکۆپتەرەکانی ڕژیم بەردەوام بەسەر شارەکانی سنا، سەقز، بۆکان و مەهاباددا دەسوڕێنەوە و هێزێکی زۆری نەزامی لە شەقام و مەیدانەکاندا جێگیر کراون. هاوکات ناوەندە ئەمنیەتیەکان دەستیان کردووە بە ڕەفاندنی چالاکانی مەدەنی و ڕۆژی ڕابردوو 5 کەس بە ناوەکانی محەممەد ئەمینی و نەوید شەریفی خەڵکی گوندی کانیسپی، فەرهاد قەمەری خەڵکی گوندی کەوتەک، فواد مۆرادی خەڵکی گوندی کێلەکەوێی سەر بە شاری دیواندەرە و ماردین دێحقانی تەمەن 17 ساڵ و خەڵکی مەریوان لەلایەن تڵعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەرکراون. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. ڕۆژی شەممە 17 خەرمانان کۆڵبەرێکی خەڵکی دیواندەرە بە ناوی ئەمیر ئەحمەدی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بە سەختی بریندارکرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی شەممە کۆمەڵی کۆڵبەر کەوتنە بۆسەی هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری هەنگەژاڵی بانە و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی و هێرشە کۆڵبەرێکی خەڵکی دیواندەرە بە ناوی ئەمیر ئەحمەدی تەمان 23 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە.
بانگشتی فەرهاد شەیخی چالاکی کرێکاری کورد بۆ دادسەرایی کەرەج. فەرهاد شەیخی چالاکی کرێکاری خەڵکی سەقز و دانیشتووی شاری هەشتگردی کەرەج ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 8 مانگ زیندان بانگشتی دادسەرای گشتی و ئینقلابی کەرەج کرا. فەرهاد شەیخی 8 خەرمانانی 1403 لەلایەن دادگای پێداچوونەوەی ئۆستانی ئەلبۆرز بە 8 مانگ زیندان و دوورخرانەوە بۆ شاری دیواندەرە 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و قەدەغەی مانەوە لە پارێزگاکانی ساران و کەرەج مەحکوم کرا و ئەبێ لە ماوەی 20 ڕۆژی داهاتوودا خۆی بە زیندان بناسێنێت. لە هەواڵێکی دیکەدا حکمی 7 ساڵ زیندانی تالیقی پەیمان فەرهەنگیان شاعیر و چالاکی کرێکاری خەڵکی گیلان لەلایەن دادگای پێداچوونەوە بۆ زیندانی تەعزیری گۆڕدراوە. بەشداری نەکردنی وریشە مورادی و پەخشان عەزیزی لە جەلسەی دادگایی. ئەکاونتی نەرگز محەممەدی لە پلاتفۆرمی ئینستاگرام ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان ڕایگەان وریشە مورادی، پەخشان عەزیزی، نەرگز محەممەدی، مەحبوبە ڕەزایی و پەریوەژ موسلمی بانگشتی دادسەرای ئێڤین کراون، بەڵام بەشداریکردن لە جەلسەی دادگایی خۆیان بواردووە. پاش ئێدامکردنی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی خەڵکی سەحنە لە زیندانی دەزڵاوی کرماشان بەندکراوانی ژنی زیندانی ئێڤین ناڕزایەتیان دەربڕی و هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کرد سەر یان و چەند کەسیان بریندار کرد. پاژە ڕووداوە بەرپرسانی زیندانی ئێڤین ڕێگەیان لە گواستنەوەی بەندکراوانی بریندار بۆ پزیشکی دادگرت و ژمارەیەکیان لە مافی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش کرد. ڕۆژی شەما و 5 بەندکراوە بانگێشتی دادسەرای ئێڤین کران، بەڵام ملکەچی بڕیاری دادگا نەبوون، خۆیان بوارد. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە تاران و ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان خانشینکراوانی فولاد لە شارەکانی ئیسفەهان و تاران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی فولاد بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانشینی، خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی شامس لە ئەنزەلی ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی شامس لە ئەنزەلی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. بەپێی زانیاریەکان بەرپرسانی کارخانە و ناوەندە ئەمنیەتیەکانی ئەنزەلی بە کرێکارانیان وتووە کە ئەگەر کۆتایی بە مانگرتن نەهێنن ئەوە لەسەر کار دەردەکرێن. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی، نوێکردنەوەی گرێبەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی بوون. ناڕزایەتی معلمانی باخچەی ساوایان لە تاران. کۆمەڵێک لە معلمانی باخچەی ساوایانی ئێران ڕۆژی یەکشەمە 18 خەرمانان لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرشدا کۆبوونەوە. معلمانی ناڕازی لە ساڵی 91 هەتاویەوە چاوەڕێی دامەزراندنی فەرمی لە ئاموزش و پەروەرش و گۆڕانی دۆخی پیشەیی، بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەرپرسانی ڕژیم تەنیا بەڵێنی درۆیان پێداون. مردنی گوماناوی 2 بەندکراوی سیاسی لە تاران و ڕەشت. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، 2 بەندکراوی سیاسی بە ناوەکانی سارا دلدار تەمەن 32 ساڵ و خەڵکی ڕەشت، هەروەها عەلیڕەزا گۆلیپور دکتۆرای بەرق لە زانکۆی ئالمان و بەندکراو لە زیندانی ئێڤین بە شێوەیەکی گوماناوی گیانیان لەدەستداوە. سارا دلدار چالاکی مەدەنی خەڵکی ڕەش کە لە سەردەمی شۆڕشی ژینە یارمەتی بە بریندارەکان دەگەیاند، پاش 9 مانگ بەندکران و ئەشکەنجەی ناوەندە ئەمنیەتیەکان بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە عەلیڕەزا گۆلیپور پسپۆڕی بواری بەرق کە پاش گەڕانەوەی بۆ ئێران بەهۆی هاوکاری نەکردن لەگەڵ سوپای پاسداران زیندانی کرابوو، پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر و بێبەریبوون لە دەرمان گیانی لەدەستداوە. وا دووە هەواڵمان لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانی زاهیدان. بەیانی ڕۆژی یەکشەمە 19 خەرمانان حکمی ئەدامی 6 بەندکراو لەوانە بەندکراوێکی ئەفغانستانی لە زیندانی ناوەندی زاهیدان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی حالڤەش، ئەو 6 بەندکراوە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و هێتت بە ئێدام مەحکوم کرابوون.
ناسناوی چوار کەسیان بریتیە لە سەعید حەسەن زەهی تەمەن 30 ساڵ، ڕوودەنی، نور محەممەد دژ نۆرزەهی و فەرزاد سەنچولی تەمەن 29 ساڵ. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد بشێت.